بینەران و بیسەرانی ئازیز، ئەوەی کە دەیبیستن بابەتێکە لە ژێرناوی تۆیژینەوە و شیکاری ڕکابەری تورکیە و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ڕووخانی ئەسەد لە نووسینی بەڕێز بەختیار ئەحمەد ساڵح. ڕووخانی ڕژیمی بەشار ئەسەد لە سووریا خاڵی وەرچەرخانە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەبێتە هۆی گۆڕانکاری بنەڕەتی لە هاوسەنگی هێزی ناوچەکەدا. کۆماری ئیسلامی ئێران کە سووریای وەک پردێکی استراتیژی بۆ هاوکاریکردنی حیزبوڵڵای لوبنان بەکاردەهێنا دوای ڕووخانی هاوپەیمانی سەرەکی وڵاتەکەی ڕووبەڕووی پاشەکشەیەکی گەورە بووە. لە بەرامبەردا تورکیا ئەم دۆخەی وەک دەرفەتێک بۆ زیادکردنی هەژمنی خۆی لە ناوچەکەدا بینی و سوودی لەو بۆشاییە وەرگرت کە بەهۆی کەمبوونەوەی ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێرانەوە دروست بوو. ئەم گۆڕانکاریانە بۆ هۆی زیادبوونی ڕکابەری نێوان تورکیا و ئێران کە تەنیا لە سووریەدا سنووردار نەبوو بەڵکو درێژ بۆ عێراق و لوبنان و تەنانەت قەفقازیش. نووسەر لەم بەشەدا باس لە چۆنیەتی داڕمانی بەرەی مقاومە و دابەزینی هێژمونی ئێران دەکات. دەیان ساڵە کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵی سەرەکی بینیوە لە دروستکردن و ڕێنماییکردنی بەرەی مقاومە کە حیزبوڵڵای لوبنان و گروپە شیعەکان لە عێراق و حوسیەکانی یەمەن لەخۆ دەگرێت. بەڵام ڕووخانی ئەسەد کاریگەری قوڵی لەسەر ئەم بەرەیە هەبوو. لە دەستانی سووریە وەک پردێکی استراتیژی سووریا ڕێگایەکی گرنگ بوو بۆ چەکی ئێران و پاڵپشتی لۆجستیکی حیزبوڵڵا. ڕووخانی حکوومەتی ئەسەد ئەم ڕێگای پەکخست و حیزبوڵڵای خستە پێگەیەکی لاوازتر. گوشارە ئابووری و سیاسیەکان سزاکانی ئەمریکا و قەیرانی ئابووری ناوخۆی ئێران توانایی تارانیان سنووردار کردووە. سزاکانی ئەمریکا و قەیرانی ئابووری ناوخۆی ئێران توانایی تارانیان سنووردار کردووە بۆ پاڵپشتی دارایی هاوپەیمانەکانی. استراتیژی تورکیا بۆ پڕکردنەوەی بۆشایی ناوچەی لە بەرامبەردا تورکیا بە خێرایی هەنگاوی ناوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە بەهۆی کەمبوونەوەی هێژمونی کۆماری ئیسلامی ئێرانەوە دروست بوو و لەو بارەوە کۆمەڵێک سیاسەتی گرتەبەر. پشتیوانیکردن لە گروپە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا. ئەنکارا بە پاڵپشتیکردنی نێرانی حکوومەتی ئەسەد پێگەی خۆی لە ئایندەی سیاسی سووریەدا بەهێزتر کرد. پتەوکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبی. کەمبوونەوەی هێژمونی ئێران هانی وڵاتانی عەرەبی و بە تایبەت وڵاتانی کەنداوی داوە بۆ ئەوەی زیاتر هاوکاری لەگەڵ تورکیا بکەن. بەرفراوانکردنی هێژمونی لە عێراق و قەفقاز. تورکیا هێژمونی خۆی لەم ناوچانەدا زیاد کردووە و بە پاراستنی بوونی سەربازی لە باکووری عێراق و هەڵپشتیکردنی کۆماری ئازەربایجان لە شەڕی دووەمی قەرەباغدا ئاڵنگاری بۆ پێگەی ئێرانی دروست کردووە. کێبەرکەی ئابووری و ڕێگاکانی بازرگانی جگە لە کێبەرکەی جیئۆپۆلیتیکی تورکیا و ئێران سەرقاڵی زیادکردنی کێبەرکەی ئابووریشە. ڕێڕەوی هندستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئوروپا ئەم پرۆژەیە کە بە پاڵپشتی ئەمریکا هندستان و سعودیە پەرەی پێدەدرێت کێشە بۆ ڕێگاکانی ترانزیتی تەقلیدی دروست دەکات کە بە ئێراندا تێپەڕ دەبن. کێبەرکێ لەسەر ڕێڕەوی زەنگەزور. تورکیا بەنیازە کۆماری ئازەربایجان لە ڕێگەی ئەم ڕێڕەوە بە خاکەکەیەوە ببەستێتەوە. ئەمەش پێگەی ئێران وەک ڕێڕەوی سەرەکی وزە و بازرگانی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا لاواز دەکات. سیاسەتەکانی وزە. تورکیا لە ڕێگەی ڕێکەوتن لەگەڵ ئازەربایجان و رووسیا و قەتەر هەوڵ دەدات پشتبەستنی بە گازی ئێران کەم کاتەوە. گەڕانەوەی ترامپ و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە. لەگەڵ گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی پرسیارێک دێتە ئاراوە کە سیاسەتەکانی چ کاریگەریەکی لەسەر ڕکابەری نێوان ئێران و تورکیا دەبێت. زیادکردنی گەمارۆکان لەسەر ئێران. ئیدارەی ترامپ سیاسەتی زۆرترین فشار دژی تاران دەست پێ دەکاتەوە. ئەمەش کاریگەری لەسەر توانایی ئێران بۆ پشتیوانیکردنی هاوپەیمانەکانی هەیە. پتەوکردنی هاوپەیمانیە ناوچەیەکان. ڕەنگە واشنگتۆن هانی تورکیا بدات کە زیاتر لەگەڵ دەوڵەتانی کەنداوی فارس هاوتەری بێت. ئەمەش دەبێتە هۆی فشاری زیاتر بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. نووسەر لە کۆتاییدا نووسویەتی ئەنجام. ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری استراتیژی بەرچاوی بەسەردا دێت کە تێیدا هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بەرەو داکشان دەچێت و ڕۆڵی تورکیا ڕوو لە زیادبوون دەکات.
ئەم کێبەڕکێ نەک تەنها لە سووریا بەڵکو لە عێراق و لوبنان و قەفقازیشدا بەرچاو دەکەوێت. لەم هەلومەرجەدا ئایندەی ناوچەکە پەیوەستە بە چۆنیەتی وەڵامدانەوەی ئێران بۆ ئەم ئاڵنگاریانە و پێکهێنانی هاوپەیمانی نوێ. پرسیاری سەرەکی لێرەدا ئەوەیە کە تا چەندە کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت خۆی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا بگونجێنێت.